ئەمڕۆ باسی یاسانوێەکەی عێراق بۆ کە یاسای خانشین و دەستەبەری کۆمەڵاتیە ژمارە 18 ساڵی 2020 و بەراوردیەکمان کردووە بەو گۆڕانکاریانەی کە لە یاسای 39 ساڵی هەفتاویەکە بووە. تاوان بەپێی یاسای 39 ساڵی هەفتاویە کە کۆمەڵی ئیمتیازات و بڕگە و مادەی باشی تایە بۆ خزمەتی کرێکاران. بەپێی یاساکە پێویستەکە خاوەنکار دەستەبەری کرێکارەکانی بکە مانگەنە لە سا حەڤەی ئەو کرێی کە لە کەرتی تایبەت وەریەگرێ کرێکارەکە بیهێنێ بۆ بەڕێوەبەرایەتی کە ئیجباریە ناچاریە یاساکە بەپێی مادەی 35 لەم لە سا حەڤەی لە سایە 5 لەسەر کرێکارە لە سایە 12 لەسەر خاوەنکارە لە بەرامبەرە مەرکایە کرێکار چەندین مافی پێدراوە لە یاساکە هەم یاسا کۆنەکە هەم یاسا نوێەکەش لە یاسا کۆنەکەیە ئەوەی کە هەیە دووبارەش بۆ تۆ لە یاسا تازەکەیە لە مەسەلەی خانشینیە لە خانشینیە بۆ ڕەگەزی نێر ئەگەر تەمەنی بگاتە 6 ساڵ 20 ساڵ خزمەتیە بێ کاڵێن 20 ساڵ خزمەتی ینی 20 ساڵ لە سنووقەکە بەشداری کردبێت شەر نییە لە یەک شوێن بێ بنمونە 2 ساڵ لە دەستگایەکە ئیشەکە لە دوای وازێنێچێتە کۆمپانیایە یان نانۆخانێک 20 ساڵ خزمەتەکەی خۆکۆ کاتەوە مافی ئەو هەیە بێت لە بەڕێوەبەرایەتی ئێمە داوای خانشین بوون بکە بۆ ڕەگەزی مێ بە هەمان شێوە تەمەنی بگاتە 55 ساڵ و 20 ساڵ خزمەت دەمە لە حاڵەتی ئاسایەگە تووشی نەخۆشی یان مردنیان پێکانی کار نەبێ لە حاڵەتەکانی کا پێویست بە خزمەتی زۆر ناکە خوانەخواست ئەگەر کەسێک وەفات کە لە ئەسنای کارکردنیان لە دەرەوەی کارکردنە بە مرجێت ناوی نەسەڕابێتەوە لە بەڕێوەبەرایەتیمان خزمەتەکەی 2 مانگ بێ 3 مانگ بێ هەچ ڕێژەیەک بێ هەر چەند ساڵێک بێت مافی ئەوەی هەیە بێت داوای خانشینی بکە مەسەڵەن کەیسمان هەیە بە 20 ڕۆژ لە سەرەتای دەست بەکاربوونەکەی کە لە بەڕێوەبەرایەتی ئێمە تۆمار کراوە دوای 20 ڕۆژ وفاتی کردو ئێستا وارسەکەی هەموو مانگێک لە بەڕێوەبەرایەتی ئێمە خانشینی بۆ بڕاوەتەوە مەسەڵەن چەندین کەیسی بەڵە خێزانەکەی کە وارسەکەی بۆ منە ئەکرێ وارث دایک و باوک بێ ئەگەر ئەم کەسە هاوسەرگیری نەکرد بێ ئەکرێ ئەگەر هاوسەرگیری کرد بێ مناڵ و خێزانەکەی بێت لەبەرەوە مافێکی تەواوی یاوە بە کرێکاران لە پای ئەو ئەرکەشی کایەتی لەسەر خاوەنکار و کرێکارە لە هەرمی کوردستاندا کرێکار هەیە داوای خانشین بوو بکات تاوان داوای خانشین بوون بەپێی کۆمەڵێ مەرجە و گوتمان مەسەنە بێ خزمەتت هەبێ بەدەر لە خزمەتەکان ئەوەیە کە هەنێ حاڵەتی پێکانی کار ئۆمانێ بەڵێ کرێکارمان هەیە بە خزمەتی خۆی تاوا کرد و ئێستا خانەنشینی وەرەگرێ کرێکارمان هەیە لە پێکانی کار و ئیساباتە لە نەخۆشیە چەندین کەیسمانەیە کە ماگانە لە کاتی خۆیان خانەنشینی وەرەگرن یەک جیاوازی زۆر گەورەی خانەنشینی ئێمە لەگەڵ بە حکومەتە کە ئێمە مۆزەفی حکوومەتین مەسەن ئێستا حاڵی حاضر کە نەبوونی معاش 3 مانگ معاش دواکەوتەوە هەمی خانەنشینی هەم فەرمانبەری کەرتی حکومی بەڵام ئەوەی کە بەم یاسایە خانەنشین بووە هەتا ئێستا کە لە سەرەتای دروست مەسەن شەڕی داعشەوە و دوای ئەو کۆرۆناشی بەسەر هاتووە معاشی هیچ کرێکارێک کە بەم یاسایە خانەنشین بۆ دواکەوتۆ نە لێرە بڕین شمولی کردووە هەموو معاشەکانیان بێکەوە دراوتێ بە دیاریکراوی هەیە تقریبا داتاکان بەپێ ئەوەی کە وعیکی تەواو نییە بەشێک لە یاساکە لەلایەن کرێکارانەوە خراپ بەکارێنێ بۆ نمونە داتای ساڵی پارت بۆ باسکەم نزیکی 2021 کرێکار هاتوون پاداشتی کۆتایی ڕاژە وەرەگرن پاداشتی کۆتایی ڕاژە چییە لە شوێنێک کارەکە وازە هێنێت دوای ساڵێک لە وازێنانی یەت ئەو پارەی کە یابەتی بە سنووقەکە وەریەگرێتەوە کە وەریگرتەوە بۆ 2 ساڵ 3 ساڵ ئیوای تا 10 ساڵ خزمەتی هەیە بە پارەکە وەریەگرێتەوە ئەمانە ناگەن بە خانەنشینی کە من ئەوانەی کە سەبریان هەیە تەحمولیان هەیە بەوەی کە ئەو پارەی وەرنەگرنەوە بەڵام لەگەڵ ئەو ساڵی پار 90 کەسمان خانەنشین کردو بەردەوام ئەو بیر و بۆچوونەیان ئەو تێڕوانینە لای خانەنشینان هەیە کە بەتایبەتی لای کرێکاران پێیان وایە کە و پارەی وەردەگیرێت بەشداری لەو سنووقەتەکەن پارەکەیان بۆ ڕەت دەکرێتەوە چۆن هەوڵی ئەو سڕینەوەی ئەو نەزڕەیە بەنسبەت پارەگەڕانەوە کوتمیانی یەکێک لەو شتانی کە ئێمە باسیەکەین و دایمە هەتا ئەم دەقەی من و تۆ قسەی لەگەڵاکەین هەر کەسێک هاتبێ پارەی پاداشتی کۆتایی ڕاژە یان خانەنشین کرابێت بە هیچ کەسێکمان نەوتوە پارەیتیانی سنووقەکە بە هیچ کەسێکمان نەوتوە قەیرانی داراییە بۆچی لەبەروی ئەم پارەیە ئیلاقی بەسەر بودجەی گشتیەوە نییە نەوت ئەفرۆشیان نافرۆشێ داهاتی ناوخۆزیایان کەمە ئەوە بڵم کە متمانە نییە بە ئەکرێ ئەم سیمیلارانە یەکێکە لەوانی کە ئەکرێ ڕۆڵی هەبێت بەوەی وشارێکی زیاتر بین بە کرێکاران ئەکرێت دەستگاکانی ڕاگەاندن زیاتر بێنە پێشەوە ئەکید ئێوەش خۆتان کرێکارن لە دەستگاکانی ڕاگەاندن لەبەرەوەی لە دەستگاکەتانە بەرامبەر کارێکە کرێ گۆرەگرن ئەکرێ لێەوە خۆتانەوە دەست پێ بکەن
دوجار کە ئێوەش فێربوون یان زانیاریکی باشتان ئەوە بوو ئەرکی میدیاش ئەم وعیە ئەم وشارێ بداتەوە بە کرێکارە.